Some would argue that the translation of poetry is impossible. هەندێک باز لەوە دەکەن کە وەرگێڕانی شعر مەحاڵە بەتایبەتی بۆ کوردان بڤەیە. کوردان پێیان خۆشە کللتوری خۆیان بناسێنن کە بەشێکی گرنگی شیعرە. تەنانەت ناوهێنانی نالی مەحوی و شێخ ڕەزاوەمان لێ ئەکات بوەسین بۆ بیستنی ئەوەی دواتر دێت. ئەمڕۆ خۆشحاڵم بە سازدانی چاوپێکەوتنێک لەگەڵ ئالانە ماری لابرۆس کە سەودای ئەستەمی وەرگێڕانی شعر بووە. لابرۆز یەکێکە لە دامەزرێنەران و سەرپەرشتیارانی کەشکۆڵ کە سەنتەرێکە بۆ هونەر و کللتور لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی. ئەو نووسەرە وەرگێڕە و شاعیرە وەک دامەزرێنەری بەشی ئینگلیزی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی خزمەتی کردووە. بەشێک لە بەرهەمە وەرگێڕاوەکانی خۆی لە شعری کلاسیکی کوردیدا ئەبینێتەوە کە کرۆکی دکتۆراکەیەتی. نووسینەکانی بڵاو بوونەتەوە لە وێژەی ئەمڕۆی جیهان وەرگێڕانی شعری مۆدێرن وشە بێسنوورەکان و زۆری تر. هەروەها دکتۆراکەی لە بەشی خوێندنە کوردیەکانیان کوردۆلۆجی لە زانکۆی ئەگزیتر تەواو کردووە. ئەمەوێت ئەوە بپرسم چۆن دەستت کرد بەم وەرگێڕانانە؟ چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات؟ How did you come up with the idea? So I'm trained as a poet. من وەکو شاعیرێک ڕاهێنراوم لە سەرەتادا کە لەو نێوەندەدا بووم ئایا ئەم کاری ئێرە وەربگرم یان نا. ئەو کەسێک کە چاوپێکەوتنی لەگەڵدا ساز کردم بەڕێکەوت باسی لەوە کرد کە شەقامەکانی سلێمانی بە ناوی شاعیرەکانەوە نێونراون. زۆر دڵخۆش بووم بەوە ووتم تەواو ئەمە ئەو شوێنەیە کە ئەمەوێت لێی بم. دەستم لەو ئیشەی تر هەڵگرت کە بەنیازی بووم بۆ ئێرە هاتم. ئەمزانی وەکو شاعیرێک ئەمەوێت وەرگێڕان بکەم. باشترین ئامۆژگاریەک کە وەک شاعیرێکی گەنج وەری بگریت ئەوەیە کە وەرگێڕان بکەیت، چونکە ئەتکات بە فەقیەیەک ئەتکات بە موریدێک تاکو لەو بوارەدا شارەزاد بکات. بیر لە وەرگێڕانی حافز بکەوە، بیر لە وەرگێڕانی مەولانا خالید بکەوە. فێر ئەبیت ئەوان چۆن شعریان نووسیوە. فێری شعر ئەبیت لە باڵاترین ئازدا. حاڵەتێک دروست دەبێت کە ئەوان ئەبنە مامۆستات لە کاتێکدا ئەوان چیدی ناتوانن مامۆستات بن لە ژیاندا. ئەوان مامۆستان لەو دیوی گۆڕەکانەوە. ئەمزانی ئەمەوێت وەرگێڕان بکەم. دەستم کردە پرسیارکردن لە خوێندکارەکانم لەوەی چ شاعیرێک وەربگێڕم. دەستم کردە ڕاهێنان بۆ فێربوونی کوردی کە زمانێک بوو پێش ئەوەی بێمە ئێرە نەم ئەزانی. تا زیاتر لەگەڵ خوێندکارەکانمدا قسەم کرد زیاتر تێگەیشتم کە چەندین شاعیر بوونیان هەیە بەڵام لە ئەدەبیاتی ئینگلیزیدا نابیندرێن کە بۆ شاعیر وەرگێڕێک زۆر دڵخۆشکەرە بە دڵنیایەوە ئەبێت لەوە تێبگەی کە ناخۆشە بۆ کولتوری کوردی کە تاکو ئێستا وەرنەگێڕاون. بەڵام بۆ شاعیرێک ئەمە زۆر دڵخۆشکەرە کە ئەم هەموو شعرە ببینیەوە و تۆ بیان ناسێنیت بە زمانی ئینگلیزی. یەک بە یەک خوێندکار دوای خوێندکار شاعیرەکانتانم ناسی. مەحویم ناسی، نالیم ناسی، قانعم ناسی، بێخودم ناسی، حەمدیم ناسی بە دڵنیاییەوە شێخ ڕەزا، نالی، کوردی، سالم، هەژار، هێمن. ئەزانی وەختێک باسی گوڵستان ئەکەین ئەمە گوڵستانێکە. ئەگەر هەر شاعیرێک گوڵێک بێت ئەمانە چەندین باخچەی گوڵن کە دۆزی منەتەوە. وەرگێڕان وەک بەشێکی گرنگی کارەکانی کەشکۆڵ ئەبینم. کەشکۆڵ وەکو پردێک ئەبینم بۆ گەیاندنی کولتورەکان. وەرگێڕانیش گەیاندنە. ئەگەر چی نووسینی ئەکادمی وەربگێڕین یاخود ڕخنەی ئەدەبی وەرگێڕین یان وەرگێڕان بۆ توێژینەوەی خوێندکاری و پرۆفیسۆرەکانی ئەم ناوچەیە بکەین. ئەگەر وەرگێڕان بکەین لە کوردیەوە بۆ ئینگلیزی یان لە ئینگلیزیەوە بۆ کوردی، عەرەبی بۆ کوردی یان کوردی بۆ عەرەبی، ئێمە گەیاندن ئەنجام دەدەین. ئەبینە پردێک تێگەیشتن زیاد ئەکەین. وەرگێڕان وەکو ویستێکی تایبەتی خۆم دەستی پێکرد و گەشەی سەند بۆ قۆناغێکی گرنگی ئەوەی کەشکۆڵ ئەیکات. So translation started off as a very private interest of mine and grew into, I think, a very important pillar of what Kashkol does. Readership in Kurdish is very limited. خوێندنەوە بە زمانی کوردی زۆر سنووردارە بەتایبەتی شێوەزاری سۆرانی کە زمانی زۆرینەی ئەو شاعیرانەیە تۆ کاری وەرگێڕانیان بۆ ئەەکەیت کە سنووردارتر یەکات. چی وای لێ کردی بڕوا بهێنی بە وەرگێڕانیان بۆ ئەوەی بیان ناسێنی بە خوێنەرانی ڕۆژئاوا؟ I don't remember a moment not believing. هیچ ساتێکم بیر نییە باوەڕم بەوە نەبوو بێت کە پێویستە خوێنەرێکی زۆرتریان هەبێت. بۆ مانایی ئەوان زۆر بە خێرایی و زەبەخشن، زۆر بە خێرایی ئەبینیت کە شارەزای هونەرەکەیانن کە زۆر ڕوون بووە، زۆر دیار بووە کە پێویستە ئەمە ڕوو بدات. نازانم چیرۆکی دۆزینەوەی گۆڕی توتنخامونت بیستووە. چیرۆکەکە لە هەندێک ڕووی ترەوە
کێشەدارە، بەڵام ئێستا ئێمە ناچینە نێو ئەو باسەوە. وەختێک شوێنەوار ناسەکان بۆ یەکەم جار دۆزیانەوە ئەترسان لەوەی هەوای زۆر بڕواتە ژوورەوە، چونکە ئەگەری ئەوەی هەیە شوێنەوار و پارچە مێژوویەکان تێک بدات. ئەوەی شوێنەوار ناسەکە کردی ئەوە بوو کە کونێکی بچووکی لە دیوارەکە کرد بۆ ئەوەی بیبینێت لە کاتێکدا هەموو تیمی شوێنەوار ناسەکان لە دواوەی بوون. مەراقی ئەوەیان هەبوو چی لە ژوورەکەدایە و تەنها شوێنەوار ناسەکەی پێشەوە ئەیتوانی بیبینێت، چونکە کونەکە زۆر بچووک بوو. یەکێک لە دوایەوە وتی بەڕاستی چی ئەبینیت؟ هەموو شتێک کە ئەو توانی بیڵێت بەبێ وەستان شتانی قەشەنگ بوون. منیش لە یەکەم بەریەککەوتنم لەگەڵ شعری کلاسیکی کوردی هەموو ئەو شتانی ئەمبینی شتانی قەشەنگ بوون. هەمیشە وام هەست کردووە، هێشتا وا هەست ئەەکەم کە نهێنیەکی سەرسوورهێنەرم لایە کە ڕۆژئاوا چاوەڕێیە تاک و عاشقی ئەم کەسانە ببێت. ئەتوانم بە وردیش لەسەری بدوێم. بۆ نمونە تەخمیز فۆرمێکی ناوازەیە لە شعردا کە ئێمە لە ڕۆژئاوا نیمانە. ڕۆژئاوا فۆرمی غەزەل و قەسیدەی دۆزیەوە بۆ نمونە، بەڵام هێشتا ئاشنای فۆرمی تەخمیز نەبووین. پێم وایە ئەمەیان سەرنجی شاعرانی ڕۆژئاوا ڕائەکێشێت. شاعرانی ڕۆژئاوا بەو ڕادەیی ئێرە وەڵامی یەکتر نادەنەوە لە ڕێی شعرەوە، بەڵام شاعیرە کوردەکان ئەوە ئەکەن. ئەوان شعر بەکار ئەهێنن بۆ جنێودان کە من پێم وایە لە ئەنجامی نزیکیەوەیە نەگڕق، بەڵام لە هەمان کاتدا شعر بەکار ئەهێنن بۆ ئاڵنگاری یەکتر. وەختێک میرنشینەکانی بابان و ئەردەلان لە سەدەی 19 ئەکەون، ئەوان زمانە کوردیەکە بەکار ئەهێنن بۆ گەیاندنی هەستی کوردایەتی و کوردبوون. ئەمانە شتانێکن لە شعری کوردی کە شاعیرانی ڕۆژئاوا تا ڕادەیەک پێی ئاشنان، بەڵام نەک بەقەت شعری کوردی. پێم وایە ئەویان زۆر بەلاوە سەرنجڕاکێش ئەبێت کە چۆن کەمینەیەک شعری بەکارهێناوە بۆ بەهێزکردنی خۆی و دۆزینەوەی خۆشی وەختێک کوردەکان ئەکرا لە ناوئومێدیدا غەرق ببن. And to find joy when really Kurds a long time ago could have devolved into despair. I actually would like to know پێم خۆشەوە بزانم بەڕای ئێوە چی شعری کلاسیک و سەردەمی کوردی جێ ئەکاتەوە لەوانی ڕۆژئاوا. from its Western counterparts. Well, classical Kurdish poetry bears more similarity to classical Western poetry than contemporary. لە ڕاستیدا شعرە کلاسیکەکان لێکچوونێکی زیاتریان هەیە وەک لە شعرە سەردەمیەکان. من لە ڕوانگەی ئەمریکایەکەوە ما خوێنمەوە، بەڵام پێم وایە ئەکرێ هەمان شتیش بۆ ئەوروپا بوترێت کە شعر پەراوێز خراوە. شاعرانی ڕۆژئاوا چیدی ئەو پێگە کۆمەڵایەتیان نییە کە کەسێکی وەکو عەبدوڵڵا پەشێو هەیەتی. ئەزانی لە کۆڕێکی پەشێودا 800 کەس ڕۆشتبوو بۆ گوێگرتن لێی لە شوێنێکدا کە تەنها 500 کەسیە گرت. لەگەڵ ئەوەی سپلیتەکانیش کاریان نەدەکرد کەسیش ناجوڵێت. نزیکەی 10 کەناڵی تەلەڤیزیۆنیش لەوێن ئەیگوازنەوە. ئەمەوێ ئەوە بڵێم کە وەکو وەرگێڕی شعرەکانی عەبدوڵڵا پەشێویش کار ئەەکەم. مانگی داهاتوو فەرهەنگی نیوەشەو بڵاو دەبێتەوە کە یەکەم کتێبی ئەوە بە زمانی ئینگلیزی و زۆر دڵخۆشکەرە. ئەمویست ئەوە بڵێم کە لە یەکێک لە کۆڕەکاندا گەنجێک هەبوو لە چەند ڕیزێک لە پشتی ڕیزی پێشەوە، ئەو نەک تەنها لەگەڵ پێشێودا دەمی دەجوڵاندەوە، بەڵکو ڕێک بە هەمان هەستی پەشێو ئەیوتەوە. پەشێویش زۆر بە شیرینی ڕووی کردە گەنجەکە وتی ئەزانی چی؟ وەرە ڕیشەکەی من بەرە و وەرە سەر شانۆ با من پشوویەک بدەم تۆ بیخوێنەوە. ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە زۆر دەگمەنە لە ڕۆژئاوا تەنانەت ئەگەر هەش بێت. شعری کلاسیکی کوردی و ڕۆژئاوایی زیاتر لێک ئەچن، بۆ مانایی چۆن گەیشتون بە خوێنەرانی و کوێ نووسیونی. شتێکی سەرنجڕاکێش هەیە لە شعری کلاسیکی کوردیدا کە لە شعری کلاسیکی ڕۆژئاواییشدا هەیە، بەڵام نەک بەو ڕادەیە. ئەویش ئەوەیە هەتاکو ساڵی 1920 هەر شتێک بەسەر پیتەکانی کوردیدا هاتبێت بەسەر شعری کوردیشدا هاتووە. ئەو کاتە ژانرەکان جیانە بوون لە نووسینی نامەیەک شعرێک یان مێژوو. هەمان شت لە شعری ڕۆژئاواییدا ڕوویداوە، بەڵام کەمتر. شتێکی تر کە سەرنجڕاکێشە لە شعری سەدەی 19هەمدا زانینی چەند زمانێکە بەباشی: فارسی، عەرەبی، تورکی عوسمانی لەگەڵ هەموو شێوەزارە سەرەکیەکانی زمانی کوردی. پێش ئەوەی سنوورە سیاسیەکان بکێشێن، ئەوە لە نێو کورداندا زیاتر بوو. ئەگەر نەتزانیایە چۆن بیتێک تەواو بکەیت ئەتوانی وشەیەکی فارسی بەکاربهێنیت. ئەگەر بتویستایە نوکتەیەک بکەیت و عەرەبی بوایە پندێکی عەرەبیت دائەنا. ئەگەر وەزنەکە قورس بوایە کە پڕی بکەیتەوە ئەتوانی شێوەزاری گۆرانی تێ بکەیت.
ئەو زمانزانیانە سەرنجی منی ڕاکێشا چونکە بۆ ئەوەی ببیتە شاعر پێویستت بە پەروەردە و خوێندنێکی زۆر تەندروست ئەبوو. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان شعری کلاسیکی کوردی و شعری سەردەمی کوردی، ئەوە شعری کلاسیکی کوردی وەکو ئۆرکێسترایە و شعری سەردەمیش سۆلۆیە، هەردوو شارەزای کارەکانیانن بەڵام کار لەسەر دوو شتی جیاواز ئەکەن. شتێکی تر هەیە کە زۆر تایبەتە و لە شعری ڕۆژئاواییدا نابینرێت، ئەوەیە کە شعری کوردی زۆر جەستە بەکار ئەهێنێت بۆ دەربڕین. ئەگەر بڵێ سڵاو ئەڵێ سەرچاو، ئەوەی بەرامبەریش ئەڵێت لە سەرسەرم، یان ئەڵێ چاوەڕێم کە مانای ئەوەیە چاوەکانم لە ڕێگان. ئەگەر بتەوێت بڵێ بێئومێدم ئەکەیت ئەڵێیت دەستی شکاوم، ئەگەر لە یەکێک خۆش بیت ئەڵێیت گەردنت ئازاد ئەکەم. ئەمانە هەمووی کوردین ئینگلیزی وەکو زمانێک ئەوهان نییە. هەرگیز ناڕۆی بەرەو ڕووی کەسێک و پێی بڵێ بە قوربانت بم، ئەوە هەرگیز ڕوونادات. یەکێک لەو شتانەی کە زۆر جوانە بۆ من وەکو وەرگێڕێک ئەوەیە کە چۆن زمانی کوردی ئاڵنگاری زمانی ئینگلیزی ئەکات، پاڵی پێوە ئەنێت کەشتی تازە دروست بکات و وای لێ بکات بڕوا بۆ بهێنێت کە ئەتوانێت زیاتر بکات. ئەوە بەلای منەوە زۆر خۆشە. So for all those reasons I was excited to translate those poems. At Kashkol, one of its biggest projects is لە کەشکۆڵێکێک لە پرۆژەکان ناوی گەیشتنە. لەکوێی وەرگێڕانەکانی ئەم پرۆژەیەدان چ کتێبێک تەواو بوو و چی لە ڕێگادایە؟ what projects are done and what to expect. Yes, so we finished 2 books. The first is a book-length translation of Kajal Ahmed. تاکو ئێستا دوو کتێبمان تەواو بووە. کتێبی یەکەم هی کەژاڵ ئەحمەدە کە لە ڕاستیدا پێش ئەوەی دەست بکەم بە کەشکۆڵ تەواوم کردبوو کە وەکو کەشکۆڵی پێش کەشکۆڵە. داریان نەجم و میوان نەهرۆ کە دوو دەرچووی زانکۆی ئەمریکین لەوەدا هاوکاریان کردم. چەند ساڵێک پێش ئێستا بوو. دووهەمیش کتێبەکەی عەبدوڵڵا پەشێوە کە هەندێکیم لە ڕابردوودا لەگەڵ چەند خوێندکارێکدا کرد، بەڵام ئەوانەی دواترم بە ڕاوێژکردن لەگەڵ خۆیدا کرد. من زۆر سوپاسی عەبدوڵڵا پەشێوەکەم. نازانم چەند کەسەوە ئەزانێت بەڵام ئەو بەباشی ئینگلیزی و ڕووسی ئەزانێت. هەروەها نزیکەی 300 پەڕەی وەرگێڕدراوی شعری کلاسیکی کوردیمان هەیە لەگەڵ 100 پەڕەیەک لە ڕەخنە و هەڵسەنگاندن بۆ ئەو شعرانە. بەنیازین لە چەند ساڵی داهاتوودا کۆکراوەیەکی شعری کوردی تەواو بکەین کە خۆی لە دوو بەرگدا ئەبینێتەوە. هێشتا لەگەڵ چاپخانەیەکدا ڕێک نەکەوتوین، بەڵام دڵنیاین بۆیە دۆزینەوە. هەروەها خەریکی وەرگێڕانی کتێبە شعریەکی شێخ ڕەزای تاڵەبانین لە کوردی و فارسیەوە. بۆ فارسیەکە لەگەڵ ئەنوەر سوڵتانی کار ئەکەین کە کوردێکی ئێرانیە و ئاوارەی لەندەنە، پیاوێکی مەزنە، خۆی و هاوسەرەکەشی وەرگێڕی سەرسوورهێنەرن. هۆکارێک کە شعرەکانی شێخ ڕەزا وەرئەگێڕین ئەوەیە کە هەندێک جار تایبەت کراوە بە شعری هەجووەوە لە کاتێکا ئەو کەسایەتێکی زۆر دەوڵەمەندتر و زەحمەتی هەیە. ئێمە بەوە ئەڵێین ئەو شێخ ڕەزایی کە تۆ نایناسی. هەروەها خەریکی وەرگێڕانی کتێبێکی کۆسارین، نەک بانگەشە بۆ بیری جیهادی بکەین، بەڵکو پێمان وایە کە گرنگە کە لایەنی کولتوری توندڕەوی تێبگەین، چۆن پابەندبوون ئەگۆڕێت بۆ توندڕەوی و چۆن ئەگەردرێتەوە بۆ ئاشتی خوازی. هەروەها ڕۆڵی شعر چییە لەم بزوتنەوانەدا؟ دەوڵەتی ئیسلامی شاعری هەبوو بۆ نمونە، ئەوە زۆر سەرنجڕاکێشە. In these movements, the Islamic State had a poet laureate, for instance. That's very interesting. Why is that? Many criticize the mere act of translation, thinking زۆر کەس ڕخنە لە کاری وەرگێڕان ئەگرن و پیان باش نییە. بۆ نمونە شێرکۆبێکە زووتوێتی کە وەکو ماچی خۆشەویستەکەتە لە translation جامێکەوە. of poetry is like Kissing a lover through glass. ئەو ناڵێک کە خراپە بەڵکو ئەڵێت کە تێرت ناکات. ئێوە چۆن وەڵامی ئەم ڕخنانە ئەدەنەوە؟ How do you respond to these criticisms? It's a really good question, and ئەوە پرسیارێکی زۆر باشە. ئەوە پرسیارێکە کە هەرگیز لێمان نابێتەوە، پرسیارێک بەردەوام لە خۆمانیەکەین، پرسیارێکی بێکۆتاییە لە زۆر ڕوەوە، وەڵامەکەشی بێکۆتا لێک چووە. ئەو وەڵامەی هەمیشە دەیدەمەوە ئەوەیە کە شعر خۆی مەحاڵە. مێشک و دیدی من وەکو زەریایەکە، زمان وەکو ڕووبارێکی بچووکە و مێشکی تۆ وەکو زەریایەکە، کەواتە ئێمە دوو زەریامان هەیە کە بە مەحاڵی بەیەکەوە بەستراون لە ڕێگەی ڕووبارێکی بچووکەوە. لە سەرەتاوە مەحاڵە. زمان خۆی موعجزەیەکە. بۆ نمونە وەختێ من ئەڵێم ئەو قەڵەمەم بدەرێ و تۆش ئەم دەیتێ، ئەمە موعجزەیەکە ئەگەر بیری لێ بکەیتەوە. کەواتە ئەگەر بیرکردنەوە لەوەی زمان مەحاڵە، شعر مەحاڵە، ئەوە وەرگێڕانیش مەحاڵە. ئەگەر بڵێ وەرگێڕان ناکەم چونکە مەحاڵە، ئەوە ئەو کاتە ئەڵێ من لێت تێ ئەگەم، من ئەتخوێنمەوە، بەڵام تەنها ڕێگە بۆ ئەوەی بەرامبەر بخوێنیتەوە ئەوەیە کە هەموو زمانەکانی جیهان فێر ببی، کە لە ئێستادا ئەزانینەوەش مەحاڵە.
نەک تەنها ئەکرێت لەوەشدا شکست بهێنیت بەڵکو بە دڵنیاییەوە شکست ئەهێنیت. پێم وایە وەرگێڕان کردارێکی ئومێدبەخشە کە بڵێ ناتوانین ئەو هەموو واتایانە بدۆڕێنین کە گرنگن. وەک تەها مەحموود عەلی کە شاعیرێکی فەڵەستینیە و ئەو ڕۆژەی دەستم بەکارکردن لە زانکۆی ئەمریکی کرد ئەو وەفاتی کرد، بۆیە هەمیشە ئەیبەستمەوە بە سەرەتای کارەکانم لێرەدا. ئەو ئەڵێت هونەر بێهودەیە، هەتاکو هەندێک جوانی ئەخاتە دڵی خەڵکەوە. پێم وایە وەرگێڕان ئەتوانێت هەندێک جوانی بخاتە دڵی خەڵکەوە، لەوێوە ئەتوانین بەهاو نرخ بدۆزینەوە ئەگەر وەرگێڕان هەموو ئەوەش نەبێت کە هیوای ئەخوازین. ئەگەر باسی کەسێکی وەکو شێخ ڕەزا بکەین، ئەو پیاوێکە و سێبەرێکی هەیە. سێبەرەکەی وەکو وەرگێڕانەکەیە. ئەگەر وەرگێڕانەکە کارەکەی خۆی بەباشی کردبێت. کۆتاشت کە زیادی ئەەکەم وەرگێڕان شتێک نییە کە تەنها جارێک بکرێت و بەس، بەڵکو پێویستە بەردەوام بکرێتەوە. وەرگێڕانی ئەو بۆ شێخ ڕەزا جیایە لەوەی من. ئەوە شتێکی باشە. وەرگێڕانی ئێوە بۆ چوونێک دروست ئەکات کە مەحوی کێبوو. ئەمە شتێکە ئەبێت بەردەوام بێت. هەر وەرگێڕانێک تێگەیشتنێک و خوێندنەوەیکی نوێیە. هەموو وەرگێڕانێک کە ئێمە ئەیکەین بە چەند وەرگێڕانێکدا ئەڕوات و دواتر ئەگەڕێتەوە و پێدا ئەچینەوە. بەڵام دوودڵم لەوەی ئەم شیعرە وەرگێڕدراوانە بڵاو بکەمەوە، چونکە هەر چەندێک هەوڵ بدەم ئەترسم ئەم شاعیرانەم دۆڕان دەبێت کە زۆر بە وریایەوە گرنگیان پێ ئەدەم. ئەوەندە زۆرە ئەشکەنجەم ئەدات. بەڵام هیوام ئەداتێک کە خەڵکانێک دوای من بێن و ئەوانیش وەکو من وەرگێڕانی خۆیان شکستی خۆیان پێشکەش بکەن. بۆیە هیوادارم خەڵک کارەکانی ئێمە لە کەشکۆڵ وەکو سەرەتایەک ببینێت نەک کۆتایی. زۆر سپاس دکتۆر ئەلانە، زۆر خۆشحاڵ بوو. مای خۆشحاڵی منە ڕێباز، مای خۆشحاڵی منە.